ئەو مۆڵەتە 6 ڕۆژیەش بۆ ڕێکەوتن دیاریکرابوو بەرەو کۆتایی دەچێت بەبێ ئەوەی ئەو دوو وڵاتە گەشت بێتنە هیچ ڕێکەوتنێک یان درێژکردنەوەی دۆخەکە بەم شێوەیە هەر بۆی ئەمریکا و ئێران ئێستا لەسەر لێواری تاقیکردنەوەیەکی نوێدان. حەڤەی ئاب واتە ڕۆژی دووشەممەی ئەم هەفتەیە ئەو مۆڵەتەی لە یادداشتی لێک تێگەیشتنی ئێران و ئەمریکا بۆ گفتوگۆ و ڕێکەوتنی ئەو دوو وڵاتە دیاری کراوە کۆتایی دێت. لە کاتێکدا دانوستانی نێوان هەردوو وڵات پەکی کەوتووە کە دەبووە لەم ماوەیەدا نێوەڕۆکی ململانەکە کە خۆی لە بەرنامەی ئەتۆمی و سزا سەپێنراوەکان و ئایندەی دەریاوانی لە گەروی هورمزدا دەبینێتەوە چارەسەر بکرایە. هێشتا سەرۆکی ئەمریکا هەڕەشەی وەشاندنی گورزی ئابووری و سەربازی بەهێز لە ئێران دەکات و بەگاڵتەوە بانگەشەی ڕاگەاندنی گەروی هورمز وەک بەشێک لە خاکەکەیشی دەکات. بەرپرسانی ئێرانیش جەخت دەکەنەوە کە ئەمریکا ناتوانێت بە تویت و کەشتی جەنگی و ڕێگاکانی دیکە هورمز کۆنتڕۆڵ بکات. کۆشکی سپی گەیشتووەتە ئەو بڕوایی دانوستانەکان لەگەڵ ئێران گەیشتوونەتە بنبەست و چەقبەستووی و هیچ پێشهاتێکی نوێ تایبەت بە درێژکردنەوەی کاتی ڕاگررتنی جەنگ لە ئارادان نییە. لە بەرامبەردا سەرچاوەیەکی ئێرانی زانیاری سەرچاوەکانی پاکستانی لەبارەی نزیکبوونەوە لە لێکتێگەشتنێک بۆ درێژکردنەوەی ماوەی دۆخی نەجەنگ نەئاشتی ڕەت دەکاتەوە. پاساوی ئەوەش بەوە دەهێننەوە کە ئەمریکا پاش تەنیا 48 کاتژمێر ڕێکەوتنەکەی پێشێل کرد و دوای چەند ڕۆژێکیش بە تەواوەتی لێی کشایەوە. بۆیە هیچ نیازێک بۆ گەڕانەوە بۆ دانوستان بە مەرجەکانی ئەمریکاوە لە بەرنامەدا نییە. جگەلەوەش ئێران لە سەرزاری موحسین ڕەزایی سکرتێری نوێی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیی خۆیەوە داواکاریەکانی بۆ ئاستێکی زۆر بەرز کردەوە و ڕایگەیاند گەروی هورمز بە داخراوی دەمێنێتەوە تا ئەو کاتێ ئەمریکا مل بۆ داواکاریەکانی ئێران دەدات. هەرچەندە دۆخەکە زیاتر چەقبەستووە بەڵام هەوڵی وڵاتانی نێوەنگیریش بۆ کۆتایی هێنان بەو جەنگەی کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست کردووە بەردەوامە. لەو میانەیەدا تاهیر ئەندرابی وتەبێژی وەزارەتی دەرەوەی پاکستان ڕایگەیاند ئیسلاماباد لە پەیوەندیەکانی لەگەڵ هەردوو وڵات بەردەوامە تا لەسەر مێزی گفتوگۆ بیان هێڵێتەوە و هیچ کامیان هەوڵی شکستپێنانی پرۆسەی دانوستان نەدەن. لەگەڵ هەوڵ و هیواکانیش بۆ بەردەوامی دانوستان و گەیشتن بە ئەنجامێکی باش بەڵام لە بەرەنجامی سووربوونی هەردوولا لەسەر مەرج و داواکاریەکانیان دەستپێکردنەوەی هێرشە سەربازیەکان لە نێوانتاران و واشنتۆن بە ئەگەرێکی بەهێزدا دەنرێت. ئەمە جگەلەوەی گۆڕانکاری نێو دامەزراوە ئەمنی و سەربازیەکانی ئێرانیش ئاماژەن بۆ ئەوەی تاران ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی درێژماوە لەگەڵ ئەمریکا و قەوارەی ئیسرائیل ئامادە دەکات.